سڵاوتان لێبێ ئەم کاتتان باش بەڕێزان لەگەڵتانین لە پانۆرامای ئەم شەو بۆ قسەکردن لەسەر تەوەرێکی دیکە ڕێگنەکەوتنەکانی نێوان بەغدا و هەرێم سەبارەت بەو کێشە هەڵپەسێراوانەی کە لە نێوانیاندا هەیە بۆتە قسە و باسی گەرمی هەموو خەڵک لە هاوڵاتێکی ئاسایی تاوەکو چاودێرێکی سیاسی و یەکێک لەو گرفتانی کە هەیە و تاکو ئێستا چارەسەر نەکراوە مەسەلەی گرفتی دۆسیی نەوتە لە نێوان هەرێم و بەغدا کە هەناردەکردنی نەوتی هەرێم بۆ دەرەوە بە پێی بڕیارێکی نێودەوڵەتی ڕاگیراوە و دەبێت لێرە بەدواوە کۆمپانیای سۆمۆ سەرپەرشتی هەناردەکردنی نەوتی هەرێم کا بۆ دەرەوە تاکو ئێستا کێش و گرفتی زۆری لەسەر ئەگەرچی لە سەرزاری حکوومەت هێرێمەوە ئەوە دەبستین کە دەوترێت نەوتی هەرێم ڕادستی بەغدا کراوە بەس ئایا بە تەنها ڕادستکردنەکەی کێشەکان چارەسەر دەکات بۆ چین ئەو بڕگە و بنەمایانەی کە لە نێو ڕێکەوتن و دۆسیەکاندا هەن بۆی کە پرۆسەیەکی شەفافی نەوتی لە نێوان بەغدا و هەرێمی کوردستاندا دروست بێەوە ئایا ئەگەر بێت و ئەم دۆخە بەم جۆرە بەردەوام بێت کە نەوتی هەرێمی کوردستان ناتوانرێت بنێرێتە بازارەکانی دەرەوە بفرۆشرێ چ زیانێکی ئابووری لە هەرێمی کوردستان و لە عێراقیش دەکەوێت و دەبینن کە ئێستا بارودۆخەکە چۆنەوە تاکو ئێستا موچێ مانگی شش دابش نەکراوە ئەگەرچی بڕیارە هەفتەی داهاتوو دەست بە دابشکردنی موچە بکرێ بەڵام بەداخەوە پێدەنینە مانگی هەشتەوە هێشتا فەرمانبەران موچێ مانگی شەشیا وەرنەگرتووە ئەمەش دیسان دەبەسترێتەوە بە مەسەلەی بودجە و نەوت و زۆر بابەتی دیکە دەمەوێت قسە لەسەرم بابەتانە بکەم لەگەڵ بەڕێزرەوە هەر محەممەد شارەزا لە یاسای نەوت و گاز لە ستۆدیۆ لەگەڵمانە کاکرێبوار بەخێر و سپاس بۆ ئامادەبوونە هەر دەمەوێت بکەمەوە بە پرسیار کە لە پێشەچەکە باسم کرد بۆ خۆی ڕادەستکردنی نەوتی هەرێم بە بەغدا چارەسەری تەواوی کێشەکانە نەخێر ساو لە بەڕێز لە میوانەکانت لە ڕاستیدا بە نەوت تەنها کاڵایەک نییە کە بازرگانی پێوکە بەڵکو و کارتێکی سیاسی سەربازی ئاسایشی وەروها بەعنی پەیوەست بە دەستور و یاساکانەوە سە ساڵی ڕابردووی باشووری کوردستان و ئێستای هەرێمی کوردستان هەموو ئەو کێشانەی کە بەسەر کووردا هات و هەموو ئازار و مێنێتیانەی بەسەر کووردا هات و بەسەر عێراقی شاکە ئەو هەموو جەنگا ئەنجامی لکاندنی باشووری کوردستانە بە عێراقەوە کە لە ساڵی 1920 لە ئەنجامی ئەوەی کە کورتیە نەگەیشت لە سیاسەتی نێودەوڵەتی و خواستیان چییە بەداخەوە لەو ڕۆژەوە لە 1920 تاکو ئێستا ئێمە لەگەڵ دەوڵەتێکا کە ناوی دەوڵەتی عێراقاوە گەلێکی بندەست لە ناو ئازار و مشکلەکان و مێنێتەکانی خۆیان دەترێتەوە و کیمیاباران و ئەنفال و هەموو ئەو بابەتانەوە ئەم شەڕە وەکووتم نەوت تەنها شەڕی کاڵاکی ئابوونی بەڵکو و شەڕی مافی چارە نووسەوە مافی گەلێک و مافی نەتەوەیەکە لە دوای 91 و بە تایبەتی با لە دوای ڕوخانی 2023 ڕژێمی پێشووی عێراق بەعس کە دەستوری هەمیشەیی هاتە پێشەوە ئەم دەستورە نەخشەیەکی نوێی بۆ عێراق و ئیدارەدانی ئەم دەوڵەتە داڕشتۆنەوە ئەم نەخشە کە دەستوری هەمیشەی عێراق و گرێبەسێکی نوێ بوو لە نێوان کورد و با بڵێن عەرەبا یا بڵێن هەرێمی کوردستان و دەوڵەتی فیدراڵیا و دەستور لە 144 مادە پێکات و 23 مادەیان بە ئاشکرا باسی مافەکانی کوردەکەوە لە ناو ئەم 144 مادە دوو مادەی تایبەت کراوە بە 111 و 12 بۆ مافی کورد و چۆنەتی ئیدارەدانی ئەم بابەتە بەڵام بەداخەوە دەوڵەتی عێراقی کە سبەبی هۆکاری سەرەکی ئەم کێشەیە کە تا ئێستا لە 2005 بەردەوامەوە 2023 هۆکاری سەرەکی ئەوەیە کە چونکە دەستور دەوڵەتی عێراقی بە حکوومەتەکەی و پەرلەمانەکەی ڕاست باردووە کە ئەم کێشە حەل بکرێ و لە مادەی 111 دەڵێت ئەم سامانەی هەموو گەلی عێراقە و لە 112 لە بەرگەی یەکەمان نەخشەی ڕێکەی داناوە دەڵێت پێویستە دەوڵەتی عێراقی حکوومەتی فیدراڵی لەگەڵ هەرێمەکان و پارێزەکانی بەرهەمهێنی نەوتە پێکەوە ئیدارەی نەوتی سامانی نەوت و غاز بدەن و ئەم ئیدارەدانش بە یاسای نەوت و گازی فیدراڵی و دوای فرۆشتنەکەشی داهاتەکەی بە یاسایەک کە پێدەڵێن یاسای دابشکی داهاتە نەوتەکان و لەگەڵەوەش خەرەبووکردنەوەی ئەو هەرێمانەی بەدەستی ڕژەمی پێشوو زیانیان پێگەشتەوە بۆ ماوەیەکی دیاریکراوە بە بڕێکی دیاریکراوە ئێمە ئەگەر سیر بکەین دەوڵەتی فیدراڵی عێراقی لە 2005 تا ئێستا ئامادە نەبووم یاسا دەرکا و ئامادە نەبوو سەرژمێریکا ڕێژەی کوردیاریکا کوردیان ناچار کرد دەست بۆ ئەم بابەتە بدا کە حەقی شەرعی خۆیەتی بەڵام کورد بە هەڵا دەستی بە ئەم یاسا بۆم بابەتە برد و لە 2014 ئابووری سەربەخۆی ڕاگەیاند
و تاکو 2023 نەوتی بەردەوام فرۆشت و بە شێوەیەکی هەڵە کە عێراق چەندێ هەڵی کرد خۆشمان ئەوەندەی تر هەڵەکەمان لەسەر خۆمان گەورە کرد کێشەکەمان گەورەتر کرد بۆیە لە 2023 دادگای نێوبژیوانی پاریس ئەو بڕیاری دەرکردکەوە ڕاگررتنی نەوتی هەرێمی کوردستان لە ڕێگەی تورکیاوە دەبێت بوەستێت و ئەمەش دەرەنجامی جەنگێکی جیهانی گەورەیە کە لە پشتیەوە جەنگی ڕووسی ئۆکرانیە و سەردەمێکی نوێی وزەیە و لە دوای جەنگەوە دەبینین چۆن خێرایە گۆڕانکاریەکان لە جیهان چەند بە خێرایی دێن و چەند کاریگەریان هەیە. من هەر ماوەیەکی زۆر کەم دوای جنگ دەستپێکردنی جەنگی ئۆکرانیا بڕارەکەی دادگای فیدرالی سپۆڕێکی هۆڵندی لەم شاری سێمانی محازرێکی 30 ساعتی بوو منش بەشدار بووم لەم مینەکە چەند جارێک پرسیاری ئەوم لێ کرد کە ئێمە نەوت و غازمانێ ئەوە چیتانێ بۆ ئێمە دوای ئەوەی کە نەوت و غازی رووسیا وەرناگرن. بەڵێ پێی وتم وتی ئێمە 16 ساڵ پێویستمان بەەوە بوو بەڵام ئەم جەنگە وایە ئێمە 8 ساڵ پێویستمان بەیەوە لەوێشە پێویستمان بەەوە دەبێت یەکێتی و پارتی ڕێکەون و بچن لەگەڵ بەغدا ڕێکەون و لێوە دەرگاتان بۆکەینەوە ئەینا بەم شێوە بەم حاڵە دەرگا بۆ ئێوە ناکەینەوە بتوانن ئیداری خۆتان ئەواتە ئەتەوە بڵێ ینی حکوومەتی هەرێم لە ئەستۆی ئەوە کە ئێستا کێشەکان ئاوای لێ هاتووە مەسل لەسەر دۆسیی نەوتیش ناگەنە ڕێکەوتن بەڵێ بەدڵنیایەوە ینی چەپڵە بەدەستێک لێ نادێت لایەک حکوومەتی هەرێمی کوردستان و بڕیاربەدەستانی نەوتە لە هەرێمی کوردستان لاکەی تریشی حکوومەتی عێراقیەکە هەردووکیان پێکەوە ینی تەواوکەری ئەم بەردەوامی ئەم کێشن دەبینین حکوومەتی عێراقی ئەو پرۆژە یاسایی پێش پەسەندکردنەکە بۆ تۆڵەکردنەوە بوو لە هەرێمی کوردستان داڕشت بوو کە بڕیارەکەی دادگای پاریس دەرچوو نەوت ڕادەست کراوە تۆزێک نەرمبوونەوە لە پرۆژەکە بەڵام من هەر کاتی خۆشی کە پرۆژەکە پەسەند کرا پێش پرۆژەکەش و دوای پرۆژەکەش بابەتی خۆم و شیکاریم لەو بابەتا کردووە هەموو وردەکاریەکانشم بڵاو کردەوە و گەیشت بە بەڕێز دکتۆر لەتیڤڕەشید سەرۆکۆمار کە ئەم یاسای بودجە کێڵگەیەکی مینە بۆ تۆڵەکردنەوە لە هەرێمی کوردستان نە خزمەتی خەڵکی کوردستان و بینیشمان دوای ئەوەی یاسای بودجە پەسەند کرا سەرۆکۆمار ڕەزامەندی لەسەردا لە وەقایع عێراق بڵاو کراوە ڕێنمایی بۆ دەرکرا کەچی هێشتاکە هەرێمی کوردستان بێبەشە لەم بابەتە بۆچی لەبەر ئەوەی بەپێی دەستور بەپێی مادەی 111 کە مادەی 111 دەڵێت نەوت و گازی عێراقی هەموو گەلانی عێراق کەواتە نەوتی بەسرایشی خەڵکی سێمانیە و هی هەولێر و دووەکە نەوتی دوهۆک و هەولێر و سێمانیشی خەڵکی بەسرایە وای مادەی 112 نەخشە ڕێگاکەی دیاری کرد کەواتە هەرێمی کوردستان نەوتی هەبێ و نەیبێت داهاتی هەبێ و نەیبێ فەرزە لەسەر واجبە لەسەر حکوومەتی عێراقی بەشە بودجەی خۆی بۆ بنێرێت ئێمە دەبینین بودجەیەک دانرا بۆ 3 ساڵ هیچ بڕەپارەیەکی لە داهاتی نەوت و نانەوتی بۆ دیاری نەکراوە بۆ پرۆژەکان کەواتە تا 3 ساڵی تر ئێمە بە هیچ پرۆژە بە چاو نابینین تەنامێنێتە چی موچە و تەشغیلی ئەوەش موچەکەیە کە بەو شێوە هەر بڕگەیەکی یەک کۆمەڵمەرجاندانەوە لەسەر بۆیە کەواتە حەزەکەم تاوایکەم دەبوایە بابەتی دۆسی نەوتی هەرێمی کوردستان جیا بکرێتەوە لە مەسەلەی پشک و قوتی خەڵکی کوردستان بەم دۆسیە خەڵکی کوردستان عقوبە بدرێت و هەرێمی کوردستانیش بە قەنەعەت من ناتوانم بڵێم یەکێتی یا پارتی یا حکوومەتیم ئەوانەی بڕیار بەدەست یەکەم من لەنەوتا نانەوێت ئەم بابەتە خۆی چارەسەرکرد چونکە ئاسانە چارەسەرکردنەکەی باشانی ئەتەوێ بڵێ ئەگەر دۆسی نەوتی ژۆک خۆی جێبەجێ بکرێ حکوومەتی هەرێم لەی زەرمەندە نەخێر ئێمە پێشووتر ئەو نەخشە ڕێگای ڕەوانشا سەرۆک مامجەلای داینابوو بەردەوام بووایە ئێمە ئێستا لە قۆناغێکی ئاوری زۆر گەورە بووین دەوڵەتێک لە ناو دەوڵەتێکی ترا بووین بەڵام بە حیکمەت و گەورەیی و بە بیرەکانی سەرۆک مامجەلال بەڵام کە ئەو نەخۆش کەوت دۆخەکە دوای 2014 ئەوەمان لەبینی کە بەسەرمان هات ئێمە دەوڵەتێک بین ناو دەوڵەتێکدا بەڵام دوای بڕیارەکەی دادگای پاریس ئێمە ئێستا دەبێت بینەوە هەرێمێک لە چوارچێوەی عێراق عێراقش نایەوێت دەستور جێبەجێکات دەبێت ئەم بابەتە کێک لای کاتەوە دەبێت لە هەرێمی کوردستانم بابەتێک لای کردو لە کوێش لە بەغای ینی مەسەڵەم لە هەرێمە دەبێت بەڕێز سەرۆک بافڵ تاڵەبانی و بەڕێز کاک مەسعود بەرزانی نەک لە هەرێمی کوردستان دانیشتن دەبێت بچن بۆ بەغداد وەکو ڕەوانشا سەرۆک مامجەلال لەوێەوە شەڕی بودجە و قوت و ژیانی خەڵکن لەوێەوە مادەکانی دەستور جێبەجێکن جاران پێش دەستوری هەمیشەی عێراق ئێمە هەرچیمان ئەکرد لە شۆڕش و خەواو تێکۆشان شاخێک و گردێک و ناوچێکمان ڕزگار کرد لێمان وەرەگیرا بەڵام ئێستا دەستورێکی ناوی دەستوری هەمیشەی عێراقە چوارچێوەیەکی دیاری کرد دەوڵەتی عێراق و هەرێمی کوردستان بەپێی کۆمەڵێ مادە و بڕگە هەرێمێکی
ڕێکخراوە لە چوارچەوەی ئەم دەوڵەتاوە عێراق ناتوانێت بە هیچ شێوەیەک دەست بۆ حەقەکانی بوات بەڵام ناشێوێت حەقەکانی بە ئاسانی تەسیمکە بۆیە دەبێت ئێمە لە بەغا بڕۆین بۆ بەغا یعنی هیچ حەلمان نیە چارمان نییە هەر ئەبێ لە بەغا بین بە خۆشی بێ و بە ناخۆشی بێت ئەبێ هەر لە بەغا بین چۆن سەرۆک مامزرا ڕۆژ دەوێت دانیشت و لە خەمووی ژیان و قوتی خەڵکا بوو دەبێت ئێسش دووبارە ئەم نەخشە ڕێگا ئەم ڕێگا دووبارەکەینەوە و ئەوەی کە بە سەرۆک مامزرا تاوانەکە تەواو بکرێ و ئیزافەکان بخرێت کەواتە چی پێویستە لە سەرئێستی بەرپرسانی هەرێم کە بیکەن بەڵێ ئەوەی کە دووبارەکەمەوە بەڕێز سەرۆک باوەڵ تاالبانی و بەڕێز کاک مەسعود هەردووکیان وەکو دوو هێزە سەرەکیەکە دەبێت لە بەغدا بن و جێیشێک لە خەڵکی پسپۆر لە بواری ئابووری و یاسایی و دەستوریا لەگەڵ خۆیانە بنە ئەوێ و سەرەتا بە دانوستان و گفتوگۆ گەرچێمە هەندێک جار وەک جۆرێک لە ڕەخنش باس کراوە کە یەکەتی نیشتیمانی کوردستان ئەوەندەی کە مەیلی بۆ بەغدایەوەندە مەیلی بۆ کێشەکانی ناوخۆت نییە لە هەرێم بەڵام لە ڕاستیدا هەر مبادرەکردن لەگەڵ بەغدا بۆ چارەسەرکردنی کێشەکانی هەرێمە بۆ قوتی خەڵکە بۆ ژیانی خەڵکە بۆ خزمەت گوزاریە باسیەوە کرد ئەوە نەخشە ڕێگای سەرۆک مامجلالە کە کوردستانی جێهێشت ڕۆیشت بۆ بەغدایە کە پڕ بوو لە جەنگی ناوخۆم ململانەی نێوان شیعە و سونی و ئەو هەموو سیراعە هەم ئەوانی ڕێکردەوە هەم قوت و ژیانی خەڵکی کوردستانی ڕێکردەوە بۆیە پێویستە یەکێتی بەردەوامە لەسەر ئەو نەخشە ڕێگاوە پێویستە زیاتر بەردەوام یعنی مەبەستم ئەوەیە يعني بقوتێکی گەورە زیاتر لە بەغدابێەوە لە ڕێگەی دانوستان و گفتوگۆ جێبەجێکردنی دەستور مادەکانی دەستور ئەگەر نەکرا دادگای فیدراڵیمانەیە بۆچی حکوومەتی عێراقی یا باڵێن عەرەبەکان دادگای فیدراڵیان کردووە بە کارتێک دژی هەرێمی کوردستان بۆ ڕاهێنانەوەی هەرێمی کوردستان بۆ خواست و ئامانجەکانە بۆچی ئێمە ئەم دادگای فیدراڵی بەکارنێنین بۆ جێبەجێکردنی مادە دەستوریەکان و بەدەستێنانی مافەکانی خۆمان ئەم دادگایەکی با بڵێن فیدراڵیە و تەفسیری کێشەکانی نێوان هەرێمەکان و دەوڵەتی فیدراڵێکە لەگەڵ پارێزگاکان و با بڵێن ناوەن و لەگەڵ لە نێوان هەرێمەکان و پارێزگانش بوو و ناتوانێت لایەنگیریش بکات بۆ هیچ کەسێک و دەستورێک پەسەند کراوە و لە ئومەم متحیدەش دانی پیانراوە و هیچ لایەک ناتوانێت مافی لاکەی تر قوتدا یا نەیدات بەڵام ئەوەی کە ئێمە هەڵەکە ئەوەیە کە ئێمە نازان من ئەوەنە خەناعەتی خۆمە نامانەوێت ئێمە هەتا ئێستا لەسەر مادەی 140 سکاڵایەکمان تۆمار نەکرد هەتا ئێستا لەسەر مادەی 111 و 12 مەلەفی نەوت سکاڵایەکمان تۆمار نەکردو بۆیە حکوومەتی عێراقی بە ئارەزوی خۆی یاری بە دادگای فیدراڵیە کاتژی ئێمە و خواستەکانی خۆی بەدی ئێنێ بەڵام مەش دەسەوەسان دانیشتوین و ئەوە تا نەوتیشمان ڕادست کرد لە 25 سێوە نەوت ڕاگیراوە و حکوومەتی هەرێمی کوردستان ئامادەیە بەڵام ئەوەندە شەرت و مەرجی داناوە بۆ پێدانی بەشە بودجا بە قەنەعەتی من با بە ئاسانی ئەم بابەتە چارەسەر ناکرێت ئەوە جگەل لە تەدەخلی هەرێمایەتی ئەمە لەسەر و شەرت و مەرجانە قسە بکەین ینی حکوومەتی هەرێمی کوردستان و بەغدا چۆن ڕێککەوتون لەسەر مەسەلەی کۆمپانیا نەوتیەکان و خەرجی ئەو کۆمپانیانە چووکە بەڕاستی بەغدا ڕازی نییە بۆ ژمارانەی کە پێشتر هەرێمی کوردستان لە گرە بەسەر نەوتیەکانیدا کردوێتی بەڵێ لە ڕاستیدا دەبێ بەغداد بەقەدەر ئەوەی کە خۆی بەرپرس بووە لەوەی کە ئەو دۆخەی دروست کردەوە کوردی ناچار کردو دەستی بۆ بردووە کە یاسای نەوت و غازی هەرێمی کوردستان دەرکاوە کورد نەوت بفرۆشێت بەقەدەر ئەوە ئەبێ لە با بڵێن کێشەکە لە ئەستۆی بخاتە سەرشانی خۆی و ئەو کە تشی بۆ هەرێمی کوردستان ئێمە دەزانین 6 مانگ پێش ڕوخانی ڕژێمی بەعس 120 کۆمپانیای نێودەوڵەتی وەکو کۆمپانیای ئەکسۆن مۆبیل و تۆتاڵ و شیفرۆن و کۆمپانیا زەبەلاحەکان لە فەڕەنسا کۆبنەوەیەکی ئەنجامداوە بۆ سیاسەتی نوێی وزەی جیهانی و بەتایبەتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆ گرێبەسی نوێ باشترین گرێبەسی بەشداری لە وەبەرهێنانە مشارەکە بالئینتاج ئەمە خواست و داواکاری کۆمپانیا نێودەوڵەتیەکان ئێمە هەمومان دەزانین کۆمپانیا نێودەوڵەتیەکانی نەوت بڕیار بەدەستانی یەکەمی دنیا لە پشتیانەوە ئەگەر ئێمە کۆمەڵی نمونە بێنینەوە بۆیە ئێستا بەراوردێکت بکەم بۆ کۆندۆلیزا ڕایس وەزیری خارجی ئەمریکا بەڕێین بوو لە ئەندامی شەریکەی گەورەی نەوتی ئەمریکی بوو بۆشی کوڕ لە شێڵەوە نزیک بوو باشە تەلەڤیزۆن مدیری تەنفیزی شەریکەی ئۆکسۆن مۆبیل هەموو بەرپرسە سەرچەکان لەو کۆمپانیان بۆیە ئەو بڕیار بەدەست بڕیاری هەموو بڕیارێک لای ئەوانە گرێبەسی جۆری مشارەکە بنتاج بەشداری لەو بەرهێنانیان هەڵبژاردووە عێراق خدمەیە مقاولاتە لێرە شەریکایەتیە دوو سیستەمی جیاوازە بۆ عێراق پێخۆ بڵێ بەڵام هەرێمی کوردستان بەخواست بێ یان بە زۆر بێت
ئەم گرێ بە سێڵ بژاردو چونکە خواسێکی نێودەوڵەتی لەسەر بووە لێرەدا کۆمپانیەکان قازانجێکی زیاتر دەبن لە چاو مقاولاتەکەی عێراقا بۆیە قورسە ئەم بابەتەوە ئەم کۆمپانیاش خاوەنی نفوزن و لە ناو گرێبەستەکانیشا کۆمەڵێک شەرت و مەرجیان داناوە یەکێ لەوانە پێڵێن ثبات تەشریعی جێگری یاسایی مەبەستی چییە لەوەڵێ هەر گۆڕانکاریەک ڕوودات لە یاسا و لەو بابەتانەی کە علاقەی بە یاساوایە بە گرێبەستەکان ئەبێ ئەم گرێبەستانە پارێزراو بن بە هیچ شێوە نابێت دەستکاری کرێت ئەمە لایەکی تر کۆمپانیای با بڵێن گرێبەستە نوتەکان کۆمپانیای بیانی هاتوونەتەن ناو کوردستان و عێراقەوە یەکێک لەو خاڵ کە کاتێک کێشەیە دروستە بێت بە یاساکانی عێراق چارەسەر ناکرێت دەبێت بچن بۆچی بۆ محکەمەی تحکیم بۆ لە هەرێمی کوردستان بە پێی مادەی 50 لە یاسای نەوت و گاز هەرێمی کوردستان ژمارە 22 ساڵی 2007 مادەی 50 دەبێت بچن بۆ محکەمەی تحکیم بۆ لەندەن کەیسەکانێک لای کرێتەوە اتفاقیەکەی پێڵێن اتفاقی واشنگتن عێراقم اتفاقی ئیمزا کرد واژۆ کردو لە 2015 شد جێبەجێکردنەوە پێویستە هەر کاتێک کێشەیەک دروستە بێت نێوان کۆمپانیای دەوڵەتەکان و عێراق یا عێراقا دەبێت بچن بۆ دادگایەکی نێودەوڵەتی و دادگایەکی ناوبژیوانی لەوێ کەیسێک لایکەنەوە بۆیە عێراق ناتوانێت ڕۆڵی ئەم کۆمپانیانە با بڵێن لە بەرچاو نەگرێ و هێز و قوتیان لە بەرچاو نەگرێ و حەقانیان لە بەرچاو نەگرێت بۆیە وەکو باس کرد ئەم گرێبەسێکە بە ئاسانی بە عێراق ناتوانێت بەسەریا تێپەڕێ و هەر بەڵگەشمان ئەوەیە لە دوای بڕیارەکەی دادگای فیدراڵی وەک لە 15 دوای 2022 عێراق نەیتوانین دەست بە کۆمپانیانە بووە کە دۆزینەوە و هەڵکەندن و دەرهێنان و هەنار دەکەن دەستی بۆ کۆمپانیا خزمەت گوزاریەکان چووکە ئەو اتفاقە ناگرێتەوە بۆیە دەبێت عێراق بەشێک لە ئەو هەڵەی خۆی بگرێتە ئەستۆ و ڕەچاوی ئەو هێزە بکە کە لە پشتی ئەو کۆمپانیانە و دەوڵەتانان بۆی بتوانن لانی کەم بە ئیتفاق لەگەڵ هەرێمی کوردستان و کۆمپانیەکان و عێراق پێکەوە هەچۆنێکەیە با بڵێن ئەگەر بکرێت تعدیلێک لە گرێبەسەکان بکرێت بە مەرجێ ئەوانە ڕازی بن بۆیە ئەگەر ئیتفاقی سێلایانە نەبێت بە قەنەعاتی من عێراق ناتوانێت با بڵێن کۆنتترۆلی ئەو کۆمپانیانە بکە و بەو ئاسانێت بیان هێنە لە کۆمپانیایەکی لە شەریکایەتیەوە بۆ مقاولات چونکە ئەمان هاتوون پارێکی زۆری خۆیان خستە مەترسیەوە عەقدەکە وایە پێش دۆزینە نەوت ئەو هەموو عەقدەکە ئیکا لەگەڵ هەرێمی کوردستانە کردویانە تاکو دەرهێنانی نەوت بە ڕێژەی کە لە 5000 کەمتر نەبێت ڕۆژانە هەر بیرێک نەگاتە 5000 پێ ناوترێت ئەمە بەرهەمێکی بازرگانیە نەوتی نەدۆزیوە چی سەرف کردومی بە خەسارەتە ڕوا بە کۆمپانیاکە کە دۆزیشەوە شەریکە لەگەڵ هەرێمی کوردستانە بۆیە ئەو بە ئاسانی ئەو نەوتەی لەژێر زەویە مافی ئەوتیا بە ئاسانی وازێ نایە بۆیە پێویستە عێراق ینی بەشێک لەم ئەرکە بگرێتە ئەستۆوە لەگەڵ هەرێم و کۆمپانیەکانە بگەن ڕێکەوتن بۆی حەقی ئەم کۆمپانیان دەوە ئەمڕۆ بینیمان پێکەوە بەیاننامەیەکیان دەرکردو دەڵێن ئەگەر بوا بڕوە ئێمە قبولی ئەو بابەتە ناکەین و ئێمە زیانمان پێگەێت کە زیانشان پێگەێت گرێبەستانی کە هەرێم کاتی خۆی لەگەڵ ئەم کۆمپانیانە کردوانە بگرێبەستێکی سەرکەوتویە زانی لە ڕاستیا بۆ ئێمە دوولایانەیە لایەکیانەوەی کە ئێمە وەکو کۆمپانیا وەکو گرێبەستەکانی عێراق سود و قازانجێکی زۆرمان دەست ناکەێت چونکە لە عێراق پێڵێن مقاولات لە بەرمیلێ $2 $3 ئەگەر وەرگێ کۆمپانیاکە تەواو نەوە ئەکسەر مۆبیل کە سەحبی کرد ڕۆیشتەوە وتی قازان زمانەوە نییە ڕۆحەکەی نییە گەڕێنەوە ئەمە لایەک بۆری کوردستان لە ڕووی مادێکەوە ئێمە قازان زمان وەکو پێ وەکو گرێبەستەکانی عێراقی بەڵام لە ڕۆ سیاسەکەیەوە کە تۆ ئەم کۆمپانیا هاتوونە هەرێمی کوردستان و ئێمە بە قووەتی خۆمان توانیمان یا دەستوری عێراقی دوای 100 ساڵ کە دەستورێک دانرا و مافی کوردی تیا سەلمێنرا و عێراق ئامادە نەبوو جێبەجێکە کورد توانی بە قووەتی خۆی ئەم کۆمپانیە دەوڵەتانە قەنەعات بکە هێنانی ئەم گرێبەستانیان کرد ئەمە لە ئێمە لەو لایەنەوە سەرکەوتوو بین و ئێستا ئێمە لەسەر ئەرزی واقع خاوەنی کۆمەڵی کێڵگەی نەوتین خاوەنی کۆمەڵی گرێبەسین و خاوەنی کۆمەڵی کۆمپانیای نێودەوڵەتی زەبەلاحی بڕیابەدەست لە پشتمانەوەیە و بۆتە سەنگەری لەگەڵمانە لە لایەنە سیاسەکەەوە قازانمان کە بەڵام لایەنە ئابوووریەکەوە بەداخۆ ئێمە ڕابردوو سەلمیکە ئێمە لە ماوەی 2 ساڵە زیاتر لە $1.5 ملیار بەبیل نەوتمان فرۆشت بەڵام $32 ملیار قەرزاری کەس نازانێت قەرزکردنیش بە یاساکرێەوە دەسڵاتی حکوومەتی فیدراڵیشە دەسڵاتی هەرێمی کوردستانیش نییە و کەسیش نازانێت تا ئێستا ئەم قەرزانە لەسەر چ بنەمایە کراوە چۆن کراوە لە کێ کراوە چۆنیە بەڕاستی ئەمەش ینی یەکێک لە گەندەڵەکان کە لە هەرێمی کوردستانەیە باش دەوترێت ئەگەر هیچ ڕێگە چارەیەک نەبێت بۆ هەناردەکردنی نەوتێرم بۆ دەرەوە عێراق پلانی بی بەکارێنێ و نەوتێرم بۆ پێداویستی ناوخۆ بەکارێنێ ئەمە هیچ جیاوازێک دروستەکە بۆ هەرێمی کوردستان ئەگەر نەوتەکەی بفرۆشێ عێراقیانەوە تا بۆ پێویستی بەکاری بێنێ خۆی لە ڕاستیا گەیوێن بگەڕێنەوە دەستور ئەگەر بگرێنەوە دەستور دەبێت عێراق بەپێی لە مادەی 102 سیاسەتی ماڵێن بازرگانی دەرەکی دەسەڵاتی حکوومەتی عێراقی بەڵام هەموو ئیدارەدانەکەی تری هاوبەشە بۆ ئێمە بۆ هەرێمی کوردستان ئەگەر ئێمە بۆ دەرەوەی بفرۆشین
طبعا ئێمە لەسەر نەخشەی وزەی جیهانێ بینەوە لە ڕووی سیاسیوە و لە ڕووی ئەنی لە ڕووی سیاسەکەیشەوە لە ڕووی جیۆپۆلیتیکەیشەوە بە قوترین بەڵام ئەگەر لە ناو عێراقی ساق بکرێتەوە ئێمە خەڵک چیەوێت خەڵک ژیانێوێت موچەوێت پرۆژەیەوێت ئێمە ئەگەر نەوتەکەمان لە ناو لە سیستەمی باڵێن هەناردەی نەوتی عێراق جێگەی بێتەوە بڕوات و بەشی خۆمان لە بودجێ عێراق وەرگین بۆ ئێمە کێشەیەکی وا نابێت بەڵام بەمەرجێک کۆمپانیۆت نێودەوڵەتەکانیش ڕازی بن و زەرمەندەن لەو بابەتە بۆیە عێراق لە ئێسا ینی خەیاری تورکی لەبەرە ساق قورسە لەلایەک لەگەڵ تورکیا لە سنگاری کێشەی ئاوایە کێشەی سیاسیایە کێشەی سەربازیایە کێشەی نەوتایە لایەکتر دەیەوێت بازرگانی با بڵێن هێڵی شەمەندەفێری بە تورکیا تێپەڕێەوە غازی قەتەر و ئیمارات و ئانە بە تورکیا تێپەڕێنی ئەمە دۆسیەکی قورسەوە بەم زوانە تورکیا لەو داواکاری و خواسانی کە ئەوێت کە لە عەدی 50 ساڵەکە هەرمی کوردستانە ئەو دەستکەوتە زۆر و زەبەلا حوزەوەندەی دەستکەوتووە ئێستا تورکیا بە ئاسانی ڕازی نابێت بێت بە $2 یا $3 لە بەرمیلێک نەوتی هەرمی کوردستان جارەتر هەنار دەکاتەوە بۆیە اختیاری هەڵبژاردنی تورکیا قورسە و هەڵبژاردنێکی ترێک کە باسی کەرکوک بانیاسەکەنەوەی کە ئەو بۆرەی کە لە کەرکوک دەچێت بۆ سووریا و بۆ بەندەری بانیاس ئەم بۆریە لە هەشتاکان لەناو عێراق و بەتابەتی لە سووریا هەر وێران بووە لە شەڕی داعش لەناو عێراق وێرانتر بووە و لە ڕووی سیاسیشەوە ئەمریکا ڕازی نابێت ئەم بۆریە بەناو سووریا تێپەڕێت حکوومەتی بەشار ئەسەد دەستکەوتێکی مادی بۆی ئەمەش قورسە گواستنەوەی نەوتی هەرێمی کوردستانیش کە خەیارێکی ترە بۆ بەسرا ئەمەش لە ڕووی با بڵێن بۆری ئامادە نییە و بەتەنکەر کولفێکی زۆری تێچێت ئەو گرێ بەسەرش کە کرا لەگەڵ ئێرانە کە غاز بەرامبەری نەوتوە لەو نەوتا کە غاز و کارەبای ئێران بۆ عێراق لە بەرامبەرا بۆی کە ئەمەڕۆی ئەمریکا لەسەر ئێرانە $1 تەسیم ئێرانەکرێت نەوتی ڕەش و نەوتی خاوی هەرێمی کوردستان تەسیم بکرێ بەڵام ئەو بۆ ئەمریکانە ڕزایی دەبڕی و بە قەنەعاتی من بەشێ لەو کێشەی $ش هەر بۆ ئەو بابەتە ئەگەڕێتەوە دواتر ئەمریکا داوای کرد 120 ڕۆژ ئیزافەی زیاتر بۆی کە بۆ عێراق ڕێگەی پێ بدرێت ینی ڕێگای اختیارەکان هەڵبژاردەکان قورسن و هەتا ئێسش حکوومەتی عێراقی ڕۆژانە 50 بۆ 6,000 بەرمیل توانیوێتی لە نەوتی هەرێمی کوردستان ساحکاتەوە بۆی بە قەنەعاتی من ینی ڕێگە چارەکە ئەوەیە کە حکوومەتی عێراقی تەنازل لەوە بکا کە هەرێمی کوردستان ڕۆژانە 400,000 بەرمیل نەوت تەسیم کا بە عێراق و دواتر ئەو بەشی بودجە بنێرە ئەمە لە ڕووی دەستوری و بابەتێکی دەستوری نییە لە ڕووی ئینسانیشەوە بابەتێکی ئینسانی و ئەخلاقی نییە چونکە عێراق بەرپرسە لە ژیان و قوتی خەڵکی هەرێمی کوردستان و هەریان بەشێکە لە عێراق و نەوتی بەسرا بەپێی دەستور حەقی خەڵکی کوردستانە دەبێنێتەوە ئەوەی کە نەوتی هەرێمی کوردستان ینی نەخرێتە بابەتی مملانەکانەوە و ژیانی خەڵکی پێوە نەبەسرێت و بودجەی خەڵکی کوردستان لە نەوتی عێراق داهاتی عێراق بنرێ بۆ هەرێمی کوردستان و نەوتی ئێستا نەوتی هەرێمی کوردستان ڕاگیراوە و تەسیمی کۆمپانیای سۆمۆ کراوە تا ئەو کاتێ ڕێگە چارەیەک ئەدۆزرێتەوە و یاسای نەوت و گازی فیدراڵی دەرەکرێت و ئەگەر بێت و هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان هەر بەرپرسێک دەست بۆ ئەو باکە نەوت بە قاچاق بفرۆشێ یا بە شێوە لە شێوەکان ئەوە عێراق دەوڵەتەوە دادگای هەیە و دەتوانێت سکاڵا لەسەر بە شخصی لەسەر ئەو کەسانە تۆمار کاکە ڕانکێشێ بۆ دادگا بەڵام بەداخەوە نە عێراق دەیەوێت ئەم کارە بکە و نە کوردیش دەڕوا لە بەغا سکاڵا تۆمارکە لەسەر ئەوەی بۆچی ئەم لە دادگای فیدراڵی کەیسی بابەتی قوت و ژیانی خەڵک بەسراوە بە مەسەلەی نەوتەوە بۆیە بەڕاستی ئەنی قورسە لەم باش بەغدا بڕیاری داوە کە زیاتر لە 900 ملیار دینار بنێرێ بۆ موچەی فەرمانبەران تۆش باسیەوەکی کە ڕەنگە بەغدا موچە لەگەڵ نەوەی پێکەوە ببەستێتەوە نردنی ئەم بەشە بجێ بۆ هەرێم بۆ دابشکردنی موچە بەشێکی لە بابەتەکە حل نەکردویان هەست ناکەی تۆزێەوە بەستەڵەکەی توانە بێتەوە ئەوەندە کۆتوبەندی داناوە لە یاسای بودجا کە ینی قورسە و هەرێمی کوردستان لە 2014 تا ئێستا ئەو هەموو ملیارێک و 500 ملیۆن بەرمیلی نەوتی فرۆشتووە و $1 ناتون سندوقی داهاتە نەوتەکانی هەرێمی کوردستان و کەس نازانێ نەوتە چۆن فڕۆشا و کێ بردێتی و کێ خواردی و چی لاتەوە بە ئاسانی لە 2004ەوە هەتاک و 2023 هەموو باوڵێن ئەم دۆسیەی هەم داهاتەکان هەم نەوت ببرێ بۆ بەغاو لە ڕێی چاودێری دارایی عێراق و چاودێری دارایی هەرێمی کوردستان و وردبینی بکرێەوە هەموو بابەتەکان وا بە کونفەیەکونیە کێشەی 2005 هەتاک و ئێستا کە چەند ساڵەکە 18 ساڵ زیاترەکە وا بە کونفەیەکونی ئاسان حل بکری و کۆتایی پێبێت و ئەو لە بەرامبەر بودجەی بەشە بودجەی هەرێمی کوردستان بنێرێت ئەمە بابەتێکی قورسە بۆیە عێراق یعنی خۆشی دەزانێت کە ئەمە نە هەرێمی کوردستان و نەوانەی کە با بڵێن نەوتیان فرۆشتەوە بە ئاسایی تەسلیمە بن بۆیە بە ناچاری ئەم ڕێگای بژاردووە کە لانیکەم خەڵکی کوردستان موچەخۆران
بێبەش نەبن لە ژیان و قوتی خوان و تووشی کارەساتی گەورەتر دروست دەبێ بۆیە وەکو بەدیلێکی ناچاری ئەمریکا دوێ نابە قەنەعاتی من ینی لەژێر زەختای ئەوەکەوە ئەم تەنانەت ئەمریکاش تەدەخلی کرێ لەو بابەتە کە دەبێت هەرپارە بنێ بۆ کوردستان بۆی لانی کە موچەی خەڵک بێت. باشە پڕیاروای ئەردۆغان سەردانی عێراق بکات لەسەر دۆسەی نەوت و دۆسەی ئاو و هەندێک بابەتی دیکە هاتنەکەی کاریگەریە بێت لەسەر گرفتی هەناردەی نەوتی هەرێم و تورکیا تەسەورەکەیت ئاسانکاری بکالەوە ئەویش مەرجی خۆی هەیە خۆ دەزانیانی دەستشلکا بۆی پرۆسەکە دەست پێ بکاتەوە. پێشتر باسیەوە کرا کە ئەردۆغان سەردانی عێراقەوە دێتە هەولێریش بەڵام هەر نەهات موعید و شتیش بڵاو کراوە کە نەهات بەڵام کێشەی تورکیا و عێراق و پێشتر باسم کرد کێشەی ئاوە ئێستا عێراق لە دۆخێکی سەختی ئاواژی و بەشێ لە گوندەکانی باشووری عێراق بەرەو چۆڵبوو نەچن و خەڵک باسی سەدان هزار کەسەکرێت کە ئاوارە بن لە کەمی ئاوا و عێراق پێویستی بەوەیە ئێستا ئەو عقدەی لەگەڵ تۆتال کردێتی ڕۆژانە 5 تا 6 میلیۆن بەرمیل ئاو دابینەکە بۆ بەرهێنانی نەوت چونکە خۆ دەزانی دەرێنانی هەموو بەرمیلێک نەوت بەلانی کەمە سێ بەرمیل ئاوی گەرەکە بۆی ئەو فشار و زەختە لە ژێر زەویە ون نەبێت ئەمە کێشەی ئاو کێشێکی سەرەکیە و کێشەی باڵێن بوونی بارەگاکانی تورکیا لە خاکی عێراق ئەمە کێشەیەکی ترەوە کێشەی نەوتی کوردستان کە ئەوەی کە لە عقدی 50 ساڵەکە باسەکرێت کە پێشتر تورکیا باسی $7 بۆ گواستنەوەی کرێنەوتەکەەوە کرێی کۆگاکردن و هەروەها داشکاندن لە $10 بۆ $20 و هاتنەوەی داهاتی هەموو داهاتی نەوتی کوردستان ماوەی مانگ لە هەڵبانگدانرا و تورکیا بانگێک تیجارەتی بەم پارەی هەرمی کوردستانەوە دواتر ئەیناردەوە هەموو ئەم دەستکەوتە زۆر و زەوەندەی لە کوردستان دەستێکەوتووە ئەوەندەی من زانیاری مەبێت چونکە لە 6 فەرمانبەری عێراق لە بەندەری جێهانە کورد یەک کەسی لەوێنیە و کۆمپانیای بۆتاشی تورکی بە ئارەزی خۆی تاراتێنی بە ناوتی کوردستانەوە کرد ئەمە هەموو ئەم دەستکەوتە گەورانە و ینی ئەمە بەشێکێتی و عقدە 50 ساڵەکە هیچ کەسێک نازانێت تا ئێستا ئاشکرا نەکراوە تەواوی برگەکانی چین و چیتایە بۆیە تورکیا لەم هەموو دەستکەوتە گەورە بە ئاسانی لە بەرامبەر $3 $4 تەنازل ناکە بەڵام ئەوەی کە هەیە تورکیا لە زەرەرایە عێراق لە زەرەرایە هەرێمی کوردستانیش لە زەرەرایە بۆیە کە هەر سێلاکە لە زەران پێویستە بە دوای چارەسەرێکا بگەڕێن کە ئەم بابەتانە کۆتای پێبێنەوە و باسم کە عێراق دەیەوێت هەم هێڵی شەمە نەفەر بە تورکیا بەسێتەوە هەم دەیەوێت لە ئایندا ئەو هێڵە گازەی کە لە قەتەرەوە باس دەکرێت بە عێراق تێپەڕێ بە ئەوروپا ینی کۆمەڵی بەرژەوەندی هاوبەش هەیە و کێشەش هەیە بۆیە پێویستی بە تەنازلی هەموو لایەنەکانە و ئەگەر خۆ دەزانی ئێستا تورکیا لە دۆخێکی سەختی ئابوووریایە و هەڵاوسانێکی گەورە لە دراوی لیرەی تورکیا هەیە و لە کاتی هەڵبژاردنەکانە ئەردۆغان بەڵێنی بە خەڵکی تورکیادا کە گازی بەرهەم هێناوە بە خۆڕای دەدای بە خەڵک بەڵام لەم ڕۆژانە بابەتێک خوێندەوە دەڵێ لە 100 نرخی گاز لە تورکیا بەرز بۆتەوە باشە یعنی تورکیا تا دێت دۆخە ئابوووریەکەی سەختە بێت وەزئی خراپە بێت بۆیە ینی لە زەرێکی گەورانی پێشبینی ناکەی لەبەری هەر سێلا زارەرمەندی ئەم دۆسیەن ڕەبکەون خۆی واقع سێرکی دەبێت ڕێکەون بەڵام ئەوە دەمێنێتەوە بۆ تەنازلی لایەنەکان ئایا عێراق دەچێتە ژێر ئەو بابەتەوە پێویستی بە ئەوە بێت ئەو بکە چونکە عێراقی ئێستا بەپێی ئەوەی کە ئۆپێک ڕێگەی پێداوە دەتوانێت ملیار 3 ملیۆن و 400 تا 500 هزار بەرمیل نەوت هەنار دەکات بڵێن کۆی داهاتەکەی هەناردەکەی لە 6 مانگی ڕابردووە ڕۆژانە 3 ملیۆن و 304 هزار بەرمیلی هەنار دەکرد یعنی شتێکی وای کەم نییە لە حەقەکەی خۆی بۆیە پێ ناچێت ینی عێراقیش وا بە ئاسانی تەنازل بۆ تورکیا بکەوە بێوێت زۆر محتاجی نەوتێریمی کوردستان نییە تقریبا واکە ینی حەزەکان نەوتێریمی کوردستان بفرۆشێ و داهاتەکەی بەشە بودجێریمی کوردستان بنە بەڵام ناشێوێت ینی بچێتە ژێرباری هەژمونی تورکیاوە و ئەو دەستکەوتە زۆر زەوەندەی کە پێشتر تورکیا دەستێکەوت ئێستا دەستی بکەوێتەوە ئەگەرم کێشانی تۆ باسێکە ینی درێژە بکێشەوە کاتێکی زۆر بخایانێتی چاوەڕێی هەرێمی کوردستانەکە بە تایبەت بارودۆخی ژیانی خەڵک بەداخەوە ینی ئێمە بینیمان ینی هەرچەند ئێستاش خراپە گومانی دنیاە بەڵام لە خراپتر هەیە بابەتی نەوت وای کرد ئەو دوولایەنە سەرەکی لایەکیان بێوێ لاقی ترخودات لە ئەنجامی ئەمە بڕیاری دادگای پاریزەر چوو هەر 3 ڕۆژ دوای ئەوە خەبیرێکی عێراقی خۆم بابەتەکەم بینی دەڵێ ئەمە ئەنجامی
گەندەڵی و ململانی سیاسی وای کرد ئەم دۆخە تەقیەوە و لە بڕیارەکەی دادگای پاریسا لایەک هێزەکانی یەکێتی نیشتوانی کوردستان وەکو سووریای دموکرات لەلایەک تورکیا و پارتی دموکراتی کوردستانش لەلایەک بۆ هاوسەنگکردنەوە دەبینین کارتی نەوت لە حکوومەت هێرێمی کوردستان وەرگیراوە دواتر کارتی پەرلەمان بەکارهێنا کارتی پەرلەمانش وەرگیراوە حکوومەت هێرێمی کوردستان کورا بە حکوومەتێکی کاربڕێکرد دەبینین لە هەرێمی کوردستان پەنا بۆ هەر کارتێک دەبرێت کارتەکان لە حکوومەت وەرەگیرێتەوە لە کوردستان وەرگیرێت بۆچی لەبەرەوەی سیاسە ئەم دۆخە تازە کە بە قەنەعاتی من ئەمریکا لە پشتیوێت کە دەستی تورکیایی لە نەوتی هەرێمی کوردستان بڕی دەستی رووسیایی لە نەوتی هەرێمی کوردستان بڕی کە پێشتر لە ساڵ 60 بۆریەکەی خازانجی بۆریەکەی دەستەکە و بڵێن کرێکەی و ئێستا لە 1940 بە تەواوی دەستی رووسیایی بڕی و ئەو قازانجە زۆر زەوندەی کە تورکیا دەستێکەوت لە تورکیاشی بڕی بۆیە ئێستا دۆخێک هاتۆ دۆخی سەفرکردنی کێشەکان و ڕاستکردنەوەی هاوسەنگەکانە دەبینین سێرکە ئەوەنەی من ئەم ێوارە لە بابەتێک دەڵێت بە وەفدەکەی حکوومەت هێرێمی وتووە دەبێت پێویستە یەکێتی نیشتمانی کوردستانیش لەگەڵ ئەم وەفدا بێت ئەمە تەنیا وەفدی حکوومەت هێرێمی کوردستانیە وەفدی لایەکە بە تایبەتی بۆیە لە عێراقیش دەبێت ئەم دوو هێزە سەرەکیە پێکەوە بڕۆن بۆی بتوانن کێشەکە لەوێ تاکلایەن نەبێ بەکو نوێنەرایەتی تەواوی خەڵکی کوردستان بکە بتوان کێشەکە چارەسەر بێت کەواتە دوا پرسیار کاکرەبەرانی لەسەر ئاستی باڵای سیاسی دەبێت ئەم سەرکردە سیاسیان هەرێمی کوردستان چی بکەن چۆن تۆ باز دەکەی کە ینی دەبێت ئەزمموی سەرۆک مام جەلال بەکار بێنن ینی ئەمە ڕەنگە بۆ هەموو لایەنە سیاسەکان واجبێ نەک بە تەنها بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان ینی ئیتر دەبێت بڕیارێکی جدیبن لە ژیان و قوتی ئەم خەڵکە پێویستە چی بکرێ کارسەتی ئەمریکا خۆشەویستی و هین دو ساعتی ناکات بە دوای بەرژەوەندی ئاگەڕێت و لە ئێستا لە ڕۆژهڵاتی ناوەڕاست چین و رووسیا و ئێران و دەوڵەتانی عەرەبی کە هەمیشە ئەمریکا لە دوای شەڕی عەرەبی ئیسرائیلەوە ترسێک لە دڵیاتی کە ڕۆژە ڕۆژان گەماڕۆی نەوتی و خانە سەر ئەو دەوڵەتانی کە پشتگیری ئیسرائیلیان کردووە ئێستا پێکەوە هەمویان مونە کوتلەیەک دژی ئەمریکا و ڕۆژئاوا و لەناو لە ڕۆژهڵاتی ناوەڕاستە تەنها شوێنێک ماوەتەوە عێراقە کە دەستی پێوە گرتووە عێراقیش هەمیشە ئەو شوێنە ئەمانە نییە بۆیە ئەگەر بێت و سەرکردایەتی سیاسی کوردستان بە هەموو حیزبەکانەوە ژیرانە ئەم خوێندنەوەیەکی جوان بۆم بابەتە نەکەن نەڕۆنە بەغادانە نیشن لەوێ هەم خواستەکانی ئەمریکا بۆ یەک عێراقێکی یەکگرتووی بەهێز بەدی نەهێنن و لەگەڵ عێراق ڕێنەکەون لە ڕێگەی دادگای فیدراڵی و ئەو دەسەڵاتانەوە کە هەیە خواستی خەڵکی کوردستان بەجێنێنن دڵنیا بە من کۆمەڵی نمونەیەنمەوە کە ئەو هەموو دۆستەی کە شاوشیسکۆ و سەدام حسێن و شای ئێران و حوسنی مبارەک و کۆمەڵێ سەرۆکی ئەمریکای لاتین لە کونفەیەکوونێکا لا بران هەمویان دۆستی ئەمریکا بوون سەرۆکی دەوڵەتێک دەبەر ئەوەی دژاتی کۆمپانیایکی قامیشی شەکری کردووە لە ئەمریکای لاتین ڕاستەوخۆ حکوومەتەکان ڕوخان خوان لەسەرکان لابرد یعنی ئەمریکا تا سنوورێک ئەوەسێ لە ئێمە دەست لە هەرێمی کوردستان بەرنادا دەست لەم ناوچە بەرنادا خوێنی بۆ داوە مەصرەفی تیا کردەوە بەڵام هەر هێز و لایەنێک لەگەڵ خواست و بەژەوەندەکانی ئەمریکا نەکات بە دڵنیا بە لە کونفەیەکوونێکا خۆی لەسەر سەحەکە وەختێکە بینێت کە لەسەر سەحەکە نەما بۆیە باشترین عاقڵترین ڕێگا ڕۆشنە بۆ بەغا لێ دانیشیت لەوێ بە دوای جێبەجەکردنی دەستوورە بی بۆی ژیان و قوتی خەڵکی کوردستان پارێزراوە بێ و ئەو خەڵکە لە معانات و بەینەتی کە لە 2014 پرۆژە نەماوە بودجە نەماوە تا سێ ساڵی تریش بودجە نابێت بۆ بەرهێنان ئەگەر ببێ و نەبێ موچەیە و دەبێ بیرێ لە ئەوە بکەنەوە لە بەغا و دواتریش لە هەرێمی کوردستان دەستکرێت بە بەرهێنان چونکە پڵنگەکانی ئاسیا سین و ئەندەنوزیا و مالیسیا هیچیان نەبوو تەنها دەستی کاریان بوو لە ڕێگەی بەرهێنان توانیان بوونەوە ڕقەمە گەورانەی جیان لە ئابووریا ئێمە خاوەنی کشت و کاڵین گەشت و گوزارین نەوتین غازین پیشەسازین کۆمەڵی دەواازەی گەورەمانێت دەتوانین زۆر بە ئاسانی بینۆ سەرمایی خۆمان و باشەوە بەڵام بەداخەوە ئەو ڕۆحە و ئەو عقلێتە ئەوە نییە لە ئایندا مەترسی گەورە لەسەر ئەوانەیە کە ئامادە نابن بەرژەوەندەکانی ئەمریکا جەبەجێکەن و خۆشیان دەبینەوە لە تاراوگە. سپاس بۆ ڕێبار محەممەد شارەزا لە ئێستاینەوت بەخێربووی سپاس بۆڵامی پرسیارەکانی ئێمە. هەڵە بەڕێزان پانۆراماتان پێشکەشکرا ئێوە شەشاد و بەختەوەربێت. خێر بێت.